ئەمە وەکو خانەوادەی شەهیدان دەربارەی ئەو میتی تورکی کە لە هەولێرا کوژرا کە ئێستا دوو گەنجی ئەم نیشتیمانە دوو گەنجی بێبەر لەو بەبێ بەتاوان حکومە لە سێدارەدانی بۆ دەستەفێن بەسەریاندا یعنی ئەمە کارێکی زۆر قێزڵە ناشرنە بەبێەوەی کە هیچ بەڵگەیەکیانە بەدەستا بێت کە ئەم گەنجان دەستیان هەبێت لە کوشتنی بەناو دیبلۆماتێکی تورکی یعنی ئەمە ئەم کارە ڕستەوە شەرمەزار دەکەین دەبێت ینی حکوومەتی هەرێم بە شێوازە نەدەبووە حکوومەتی هەرێم هەستا بە پاراستنی ڕۆڵەکانی ئەم میلەتە لە پێناوی ئەم گەلەیە دۆسێکی وەکردا نەک لە پێناویەوەی کە میتێکی تورکی لێوە بکوژێت و ئەمەکو حەدەیەک بۆ دەوڵەتی تورکیا مەجموعەیە گەنجی دوو گەنجی جوانی ئەم وڵاتە حکمی لە سێدارەدان سەپێنە بەسەریە کە حکمی لە سێدارەدان حکمێکی دروست نەعەدالەتە لە عینەتەوەی ژیانە ئەم حکومەت مەعەدالە لە کۆماری ئیسلامی ئێرانە نەبێ هیچ ڕواجێکی نەماوە ئەمە کارێکی زۆر ناشرین ئێمە وەکو خانەوادەی شەهیدان ئەم هەڵوێستی حکوومەتی هێرم زۆر ڕستە و شەرمەزار دەکەین دەبێت بۆ کارانی خۆی بچێتەوە لە پێناوەوە ینی پاراستنی گەلەکەمان بێن لە داگیرکاری ئەوە میتێکی تورکی لە کوژراوە کە سەرپەرشتیازی داگیرکردنی باشووری کوردستانی کردووە ینی دەبێت حکوومەتی هەرێم خۆی ڕێگەی ئەوەی نەدایە سەرانی کورد لێرە ئەمە ڕێگەی ئەویان پێ نەدایە کە ئەوان بێنە داگیرکردنی کوردستان نەک دوو گەنجی میلەتەکەی خۆمان حکمی لە سێدارەدان سەپێن بەسەریانە دەستی سوور بۆ بە هەزاران ڕۆڵەی ئەم گەلەی ئێمە لە باشووری کوردستانە بەڵام ئەمڕۆ پارتی ئەو دوو گەنجە ئەگەر دەستی ئەوانیشی تیا بواە نەئەبواە ئەمری ئیدامی بۆ دەرکات و بڵێ لەبەر خاترەوە بەس ئەمانە بۆ خۆیان میتی تورکە بن بەڕێوە ئەمان بۆ خۆیان بەشێبوون لە میتی تورک و لە خوێن مژینی گەلی کورد ئێمە وەکو ماڵباتی شەهیدان ئەو بڕیارانەی پارتی شەرمەزارەکەین ڕوڕەشی مێژووە بێت چونکە ئێمە ڕۆژانە بە هەزاران شەهیدین ئەوەتانی ئەو لە منتقەی برادۆست بە هەموو هاوکارێک و هەموو هێزوقوەتی خۆی لە بادینان لە هەولێر لە هەر شوێنێکی باشووری کوردستان میتی تورک بۆ بە خاوەن ماڵ بە دەست پێشخەری خۆفرۆش و خاینەکانی پارتی ئێمە هیوادارین پارتی لەو هێڵی خیانەتە بێتە دەرەوە چونکە یەکەم ئەمڕۆ ڕاستە ڕۆژهەڵاتی کوردستان باشووری کوردستان هەموو ڕۆژهەڵاتی ناوین ئەکوڵێت بەڵام ئێمە هیوامانێت چونکە گەل خاوەنی هێزە خاوەنی قەواری خۆیەتی خاوەنی سەرۆک و بڕیاری خۆیەتی پێویستە لەو هێڵی خیانەتکاریە بێتە دەرەوە پارتی چونکە یەکەم مێژوو ڕەحم بە هیچ کەسێ ناکات سەرکەوتنی شەر بۆ گەلی کووردە ئێمە هیوادارین ئەو بڕیارەی کە بۆ ئەو دوو گەنجە خوێن گەرمە شۆڕشگێڕەکە ئەمڕۆ ئەمری ئیدامی بۆ دەرچوە هیوادارین پاشگەز ببنەوە چونکەکەم ئەمەی کە ئەمڕۆ عوسمان کۆسە ئەیکات دەستی خۆی ئەوەی من لێرۆ دەستم لەگەڵ دەستیانە بێ و دەستیان خۆش بێت چونکەکەم دوژمنێکی سەرسەختی باشووری کوردستان لە ناو چووە ئێمە وەکو باشووری کوردستان خەڵکی باشووری کوردستان خەڵکی گەلی کورد لەسەر پێیانە